خانم دەریا قادر لەوێ دەمێ بزانم بێگومان دەزانین زۆر دامەزراوە لەوێ کار دەکەن کۆنفیدراسیۆنی بڵین ڕەوەندی کوردی هەیە کە بە فراوانی لەوێ کار دەکەن دامەزراوە دیکە زۆریان ژمارەی حسابەکانیان ناردووە و دایانەوە یارمەتی کۆ بکەنەوە دەریا خانم دەمەوێت بزانم لە ئەسکەندەنافیا چۆنە خەڵک حماسی هەیە بۆی کە یارمەتی بنێرێ بۆ باکوور و ڕۆژاوی کوردستان. بەڵێ ئەم کاتتان باش سڵاو لە ئێوەی بەڕێز سڵاو لە میوانەکان و بینەران و بیسەرانی ڕوودا و دەستخۆشیتان لێکەم بۆم بەرنامە و ئەم مژارە تایبەتە کە زۆر گرنگە بە ناوی کۆنفیدراسیۆنی کوردانی دیاسپۆرا دیاکورد سەرخۆشی خۆمان ئاڕاستەی گەلی کورد بەگشتی و بە تایبەت بنەماڵی قوربانیانی بوو مەلەرزەکەی باکوور و ڕۆژاوای کوردستانەکەی و ئەوەتەخوازی هەرچی زووە ئەو هاوڵاتیانی کە ئێستا بێسەر و شوێن ماون یان لە ژێر باڵەخانەکاندا گیریان خواردووە ڕزگار بکرێن و هیوای چاکبوونەوە بۆ برینداران ئەخوازین. من پێویستە هەندێکش بڵم ئێمە وەکو مرۆڤ پێویستە لە خۆشی و ناخۆشیدا هاوکار و هاوخەمی یەکتر بین هەر بۆیە ئێمە وەکو دیاکورد دەستەی بەڕێوبەری کارژێڕی و ئەنجومەنی ڕاوێژکاری دیاکورد هەر لەگەڵ ڕوودانی ئەم بوومەلەرزەیە لە کۆبوونەوەیەکی هاوبەشماندا بڕیارماندا کار و چالاکی ئەم جارەمان تایبەت بکەین بە یارمەتیدانی باکوور و ڕۆژئاوا بۆیە هەڵساین بە ڕاگەیاندنی کەمپینێک بە زمانی ئینگلیزی و کوردی بە هەردوو شێوەزاری سۆرانی و کرماندری بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ قوربانیانی ڕۆژاوا باکوور. ئەم کەمپینەش لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیادا بەڵاومان کردوونەتەوە. ئێمە لێرەدا داوا لە خەڵک دەکەین داوا لە هەموو کوردانی بەڕێزی دیاسپۆرا دەکەین هەر بەڕێزێک هەر توانایەکی هەیەی لە دەستیان دێت هاوکاری بکەن چونکە لە ئێستادا ئەوان بە جۆرێک پێویستن لە دۆخێکدان کە لە ماوەیەکی زۆر کووردا بەکارە ساتێکی دڵهەژێن سەرباری ئەو مەرگە ساتەی کە تێکەوتون ژمارەیەکی زۆر خەڵک ماوەتەوە لە ناو سەرما و سۆڵەی زستاندا بێ ژیان و بێ حاڵ و ماڵ. هاوکاریەکانمان ئێمە وەکو دیاکورد ئیمکانی ئێمە زیاتر بە ڕێگەی کۆکردنەوەی پارەیە ئەویش لەبەر ئەوەی کە زۆر خێراترە و زووتر دەگات بەدەستیان. لە وڵاتانی ئەسکەندەناوی ئەوروپا خۆتان نازانن سیستەمی بیرۆکراتی پەیڕەوی ئەکرێت و بە کارێکی ڕۆتینی یان کات و پرۆسسێکی زۆر درێژدا تێدەپەڕێت و لەم دۆخەی ئێستادا ئەوە زۆر گرنگە کە بە زووترین کات ئەم هاوکاریانە بگەێنرێن. لە زوروبێکی وابەتەلەدا ئێمە کۆمەچی پارە کۆکەینەوە بۆ ئەمە بەستا ئێمە وەک دیاکورد ژمارە هەژمارێکی بانکی ئیبانماندانەوە و بانکی پەیپاڵی دیاکورد سویش داوا لە هەموو سەرمایه‌داران و چالاکوان خێرخواز هەروەها هەموو کەسێک دەکەن کە توانای یارمەتی هەیە هاوکاری بنێرن. هەر وەک باسمان کرد ئێمە لەگەڵ دیاکورد کە لە کۆبوونەوەدا بووین جۆرەکانی تری هاوکاری وەکو جلوبەرگ پێداویستی بەڵام ناردنی بار هەڵگر لە ئێستادا زۆر گرانە و بربەستی گەورەمان لەبەردەما. ئەو پارانەش ئەگەر گەیشتن بۆ سەر حسابەکان ڕێگای تایبەتمان هەیە بە ئەمانەت دەگەیەندرێن بەو کەسانی پێویستیان پێیەتی هاوکاریەکەش بۆ هەردوو پارتە دەبێت هەم باکوور هەم ڕۆژئاوا و لە ئێستادا دەستگای ڕێکخراوی مەدەنی و خێرخوازی بەڵێ زۆر سپاس دەکەم دەریاخان کاتی بەرنامەکەم تەواو بۆ هاوکاران دەڵێن بیرتان دەهێنمەوە کە دامەزراوەی جیاوازن لە سەرتاسەری ئەوروپا ڕەوەندی کوردی هەیە بێگومان لێرەش هەوڵی کۆکردنەوەی یارمەتی دەدەن گوێتان لێبوو دیاکورد لێرە دامەزراوەی دیکە هەن میوانە بەڕێزەکانم